باشا ڕێژە پرسیارێکی تر ینی بۆ نمونە ئامانجی ئەو گەشتانی کەیکەن سە بۆ نمونە تۆ ئامانجێکت حتمما بێگومان کە ئەو گروپە داناوە باواز لە مادیەکەی بێنی لێمە لە ڕۆمادەکەی لە ڕووی معنەویشەوە تۆ حتمما ئەبێ تۆڵی ماسە پلانێکت بۆی داناوێت بۆ نمونە ئەم هەفتەیە تۆڵی ڕۆژی هەینی سەفەرێکی لای چای کۆڕەکەکەم مەسەلەن ئایا لەوێ چالاکیەکانتان چین مەسەلەن ئایا تۆ بەس ئەواکەی کە گەشتیار ئەبیتە ئەو شوێنە تاو حەقت بە هیچ پەیوەندیەکت بە گەشتیارەوە یاخود لەوێ نەگۆڕانکاریە تۆ چالاکی بۆ ئۆکەی کۆمەڵێشترکە لە گەشتەکەیە مەسەلەن لە ئەستۆی ئێوە شوێنە کللتورەکان شوێنە کللتوری و لەوێ سەرپەرشتیاری بڵێ تەواوی ئەندامانی گروپەکە دەکەین بە بەردەوامی چاودێریان دەکەین ئەو هەندێک یاسا و ڕێسامان هەیە دەبێت ئەو یاسا و ڕێسانە جێبەجێکەن لە کاتی گەشتەکاندا و زۆر چالاکیمان هەیە بە پێی شوێنی گەشتیارەکانە بۆ نمونە سەفاریەکانەکەین ماتۆڕ سواریەکان ئەسب سواریەکەین کۆمەڵە یاری ئەو ماتۆڕانە زۆر پێیان خۆش بوو سێ جار دووبارەمان کردوتەوە وەجگە لەوەی کە خۆمان گروپی دەردەچین دەتوانین ئەو شوێنانی کە داوامان لێەکەن وەک پەیمانگاکان زانکۆکان گەشتیان بۆ ڕبخەین ماوەکانی پێش و گەشتێکمان بۆ پەیمانگای ڕاپەڕینی ئەهلی لە ڕانی ڕێخستووە بۆ زانکۆ ڕاپەڕین بۆ چیای کۆڕک بۆ پەیمانگایەکی تر هەرفام جاری وها بە خۆیان داوایان کردو ئەو جۆرە گەشتەمان دەوێت بۆمان ڕێبخەی بەڵێ لەگەڵ ئەو شوێنە گەشتیارانە قسەیان بۆ بکەین و مۆڵەتیان بۆ وەرگریم چین بۆ ئەوە ئیدی چاکێکیشیان لەگەڵ دەکەین داشکانێکی زۆر باشیان بۆکەین بۆ کەسانی کە بە گروپ بەشداریەکەن ئەوان هەم سوودێکە بۆ ئەوان و هەمیش بۆ شوێنی کە سەردانیەکەین ڕۆژەکان ئەی چۆن بوو بڕیاری ئەوەدا کە گروپێکی ئاوا دروست بکە یعنی ئەمێ باسی بیرۆکەکەیمان بۆ بکەی خۆم کە پێ ئەگەی هەر کەسە و پرسیارێکی لەکان کە لە دەپرسن لە داهات و حەزەکەی ببی بەچی زۆر بەمان لە مناڵیەوە مامۆستایان دکتۆرە یا مهندیسە من بەردەوام کە پێگەیشتم پرسیاریان لێ کردم ئەموت ئاواتی من ئەوەیە گەشتکەم بۆ وڵاتانی جیهان یعنی مەرج نییە ئەو شوێنێک کە گەشتی بۆکەی خۆش بێ هەنێ وڵاتەیە ئەسڵەن ژیان تێدا زەحمەتە حەزەکەم بیبینم زۆر حەزم لە گەشت بووە من جگەلەوەی کە خۆشم گروپم هەبێ لەگەڵ چەند گروپی کە گەشتم کردو کەمپینم کردو بۆ نمونە شەوی سەری ساڵ خەڵکم یەچێتە دەرەوە بۆ لایڤ موزیکەکان بۆ حەفلە ئاهەنگەکان من لە ئەشکەوتا ماوینەتەوە کەمپینمان کردو لەگەڵ گروپی ترە بۆیە هەرخۆم زۆر خولیای ئەو کارم هەبووە سێریشم کرد لە شارەکەی خۆم شاری ڕانی هەتا ئێستا هیچ گروپێکی گەشتیاری نییە یەکەم کەس بووم کە گروپی گەشتیاریمدانە وەسپاس بۆ خۆی هیچ ڕێگریەکیشم نەبوو زۆریش خۆشحاڵ بوون و خەڵکی شارەکە وە زۆریش بەشدارن لەگەڵم و کەسانی زۆر باششم لەگەڵە ئەلەنگ چێڕانش جوانە لەش ساق بێ بێگومان جێگە شانازی وەکو خانومێک کە توانی و تا پرۆگرام گروپێکی ئاوا جوان دابنێیت و بەجددی بەرپرسیارەتیە ینی تۆ جاروایە کاچی بۆ شوێنێک من جاروایە کەچم بۆ شوێنێک بۆنەوەم برایەکم لەگەڵیان خوشکێکم لەگەڵیان پورزایەکم لەگەڵ کە ماڵەوە پێتەڵێن چاوت لێ بێ ئەوە ئامانەتی تۆیە هەتا ئەگەیتە ئەو شوێنەر حەدڵت ناوەدە ساڵی خوای شتێک نەبێن جاوەرە تو کۆمەڵێک پاس و کۆمەڵێک خانم و کۆمەڵێک پیا و کۆمەڵی خێزان پێکەوەبەری بۆ گەشتێک و لێ وەرە چاو دێریان کەوانە بەجددی تووشی کێشا بن لەوێ ئەرکەکان تا ئێستا دەمانگە دەستم بۆی شەکردو تووشی هیچ کێشەیە نەبووین ناڵە لە پاشە ڕێژە خەم پرسیارێکی تر ئەوە زۆر بوو ئەو سەرەتاکە قسەم لەگەڵێ کرد ناوەکەی نازە من بە دیبا گروپ سەیدم کردبوو نەمزانی چی بڵێم وەڵا قسەشتمان گرفتم باش خات و دیبا ئەوە باسی گەشتێکمانە گرتم خات و دیبا وەڵا و گەشتە ناتوانم حاڵ و مەسەلاوە وتی وەڵا من ناوم دیبانیە ناوم ناوی دیبا لە چیەوە هاتووە بۆ ئیلا ناوت نادیبا ناوی دیبا وەک پێشتر باسم کرد کە زۆر حەزم لە گەشتکردن و بینیم بووە وەک ئێمە ئەڵێم بینیم بەس لە زمانی کوردی پەتی کە باسی شوێنێگەکەین بە تایبەتی مانتیقی خۆمان بۆ نمونە حەزمان لە ئاکرەیە ئەڵێن خۆزگە ئاکرێم دیبە خۆزگە دووهۆکم دیبە ئێمە شەڕۆک لە پیجەکەم نووسیمە حەسرەتی بینینی هیچ شوێنێک مەکە وەرە لەگەڵ ئێمە بیبینە
واتە بینین. دیبا ئەو جاران کە خەڵک مناڵێ بوو ناوێکی لێنا بۆ نایە ڕاسان مەسەلەن مالەی ناوەکە چ شاخێکە لە کوردستان گوڵێکە لە گوڵێکە دەریاچێک لە نەرویج شاخێکە لە مووسڵ خات و دیب خات و ڕێژا باشە شتێکی تر لەو گەشتانی کە ئێوە ڕێکێخەن خانمانشتان لەگەڵە بێگومان وایە بەڵێ. باشە شتێک من ئەوە ئەم شۆ بیرمە کردەوانە بۆچی مەسەلەن پلانێک دانانی هەر لەوەی زۆر کەسیش حەزی لێ بێ ئەو شتا گەشتێک ڕێکخەی تەنها خانمان بێ زەلامیانە بێ گەشتیشمان ڕێخسووە تەنها بۆ خانمان بەڵام گلێکی زۆرم هاتە تۆتیتی تخوا با تێکەڵ بێ ئێستا سوپاس بۆ خۆی کچەکانمان خانمەکانمان ئەقل فراوانن خێزانەکانمان ئەقل فراوانن کێشیان نیە لەگەڵ ئەوەی کە لەگەڵ ڕەگەزی بەرامبەر گەشتێ بکەنیان بگرە زیاتر چێژ دەبینن یعنی ئەو دوو ڕەگەزە زیاتر یەکترە ناسن گەشتێکم ڕێخست تایبەت بە خانمانی دیدووە گلێم لێکرا ناتخوا بە تێکەڵ بێ بە تێکەڵی بڕۆین مشکیلیان نییە زۆر باشن ئێستا سوپاس بۆ خۆی لەوە بەرەو پێش چوینە بۆیە گەشتەکانمان تێکەڵە و هەم خێزان و کەسانی بەتەمەنیشی تیا بێگومان ئەوەش ئەو ئەرکەیەکە لەسەر خات و ڕێژەیە کە توانیوێتی مەسەلەن کە کۆمەڵە گەنجێک کۆمەڵی ئایلێک و ینی خێزان کە ژن و مێردن و کۆمەڵێک زگورتی ترکە چ کوڕن چ کچنەوە بەتەنیا بێن بێگومان سوپەرڤایزەرێکی باشێوێت کە بتوانێت هەمویان کۆنتڕۆڵ بکە شا بە تاقەتت گەشتێکی تایبەت بە پیاوانیشم کردو بۆ هەورامان کەمپین ماینەتەوە تایبەت بە پیاوانکە وە خانمێک بە تەنیا ڕێبەرایەتیم کرد ئەوانی شوتیان خۆزگە خانمیتیاوە ناوەڵا سەرەتا تۆزە گلەیان هەبوو بەس دوایی زۆر بەدڵیان بوو کە بە خۆشترین گەشتی من ناویان برد و بە خۆشترین گەشتی مندان